من ناوم زەکەریا ئارازە، ماوەی 8 ساڵە خەریکی ئەمیشەم، ژێوی خۆم لەسەر ئەمیشە دابینەکەم لە شاری هەڵەبجە. وەکو هەموو ئیشەکانی تر کەلانەش یەکێکە لە خواردنە کوردەواریەکان کە بە زیاتر کوردەی خوارد، خواردنێکی خۆماڵیە. شتەکانی کە پێویستە بۆ کەلانە شتی سەرەکی تەڕەپیازە ترەویتری ئاردوو ئەوەیە تا بێ بە کەلان، دوایەوە بە کەرێ چەورەکەی وایە بە کەرێ بە ڕۆنی خۆمانە کەرەی خۆمانە ئەمانەی لێدرێ و شتێکی بەتامە بۆ خواردن. خواستی خەڵک باشە بۆ کەلانە، بۆ کاریەوەی شتێکی سروشتیە و هیچی شتی مەسلەحەوانەی تێناکرێ باشە الحەمدوللا. کەلانە زیاتر ئەوەی کە وتم کە کەرێت پێوە کرد بە دۆوە خوڕێ، بە دۆوە خۆشترە. کەلانە ئێستا ئەگە کەرەی پێوە نەکەین بە 750 بە کەرێشە بە 1000 دینارە. یارمەتیدەری سەرەکی ماڵەوەیە، چونەوان هەویرشتەکەم بۆ حازرەکەن بەیانیان زوو هەڵەسن. هەویری کەلانە لای من بەس خوێی تێیەکەم، وەکو نانی هەورامی وایەوەی کە نانی هەورامی بکات دەزانێت چۆنە هەویرەکەی، بەس خوێیەکەمە ناو ئاردەکە و هیچی تری تێناکە.